ئەمە کۆنجمەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چاڵاکیەکانماندا بە بۆنەی جێژنی ڕەمەزانی پیرۆزەوە هەستان بە دابینکردنی سەبەتی خۆراک بە 84 دایکەیەتیم بە هاوکاری خێرخوازانی منتیقەی. لێرەشەوە دەستخۆشی لە خێرخوازانەکەین، خی گەورە پاداشتیان دێتەوە و دووبارە دەستخۆشی لە خێرخوازانەکەین هاوکارمان من هەماهنگ بامگن لۆی زیاتر بتوانین هەماهنگ بین هاوکار بین لۆ هاوکاری فەقیران و هەژاران و نەداران لە منتیقەکەمان. هەر لەو مانگە پیرۆزەیدا بە هاوکاری خێرخوازانەوە توانە بنیم زیاتر لە 10 پرۆژەمان ئەنجام داینە. هەم پرۆژەکان زۆرا زۆر بینە، پرۆژەی ئەرزاقمان هەبووە، پرۆژەی جلوبەرگمان هەبووە، پرۆژەی نەوعیمان هەبووە لە دەڤەرەکەماندا بە هاوکاری خێرخوازان. بەڕێ پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم دەفەرمێت أنا وكافل اليتيم كهكذا وأشار بسبابه الوسطى. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەمن و ئەو کەسێک کەوا یەتیم بەخێو دەکات و سەرپەرشتی دەکات لە ڕۆژی قیامەتەوە وەکو ئەو دوو پەنجەیەم وانە، واتە پێغەمبەری خوا فەرمێ ئەوەی کە یەتیم بەخێو دەکات لەگەرە من مسابقە دەکات لۆ بەهەشتی خوا سبحانه وتعالى. وموفق بن إن شاء الله داوای سەرکەوتوتان لۆ ئەکەن دنیا و قیامەت.